So, only the father is allowed to live. Yeah, I mean, okay, he's the family, I guess. کردنەوەی یەکەمین هۆڵی سینەمایی لە بەشی کتێبخانەی منداڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی دەستپێشخەری و کارێکی ناوازە و نوێی بەشی کتێبخانەی منداڵانە کە منداڵان لە پشووی هاویندا دەتوانن سوودی لێوەرگرن بە تایبەتی تر لە وەرزی خوێندندا هەموو منداڵێک دەتوانێت بێ بەرامبەر بە پێی خشتەی نمایشی فیلمەکان سەردانی هۆڵی سینەمایی منداڵان بکەن بە پێی وتەی بەڕێوەبەری کتێبخانەی منداڵان ئەو فیلمانەی کە نمایش دەکرێت باشترین فیلمی منداڵان و لە فیلمە بەناوبانگەکانی هۆلیوودە. سلێمانی بە ڕواڵەت شارێکی ڕۆشنبیریە و خەڵقێکی زیندوی تایە و ئەم شارە بەردەوام لە ململانیەکی گەورەیە بۆ تێپەڕاندنی هەموو قەیرانێک بۆیە ئەبینی لە کاتی ئەم قەیرانەیە هۆڵێک بە ناوی هۆڵی سینەمای مناڵان لە ناو کتێبخانەی گشتی سلێمانی و سەر بە کتێبخانەی مناڵان ئەکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە زیاتر لە خزمەتی مناڵە خۆشەویستەکانی ئەم شارەیە بین بتوانین یارمەتی دەر و هاوکاری مناڵ بین لەگەڵ دنیای سینەما ئاشنان بکەین کە ئەم هۆڵە هاتن بۆی بێ بەرامبەرە کە ئەمە یارمەتی دەرە بۆ هەموو ئەو مناڵە خۆشەویستانەی کە لە هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگان بتوان بێن سوود لەم بەشە وەربگرن لە هەفتەیەکە ئەم فلیمانە عرض ئەکرێت کە ئەتوانم بڵم هەفتەی 2 ڕۆژە فلیمەکان فلیمی زۆر بەناوبانگی هۆلیودن کە یارمەتی مناڵ ئەیە چێژێکی خۆش و کاتێکی بەسوود و یارمەتی دەربێت لەگەڵەوەی کە هەم لەگەڵ دنیای سینەما ئاشنا بێت هەم بتوانێت بەقەدر ئەوەی کە فلیمێک ئەبینێت هاوتا بینینی فلیمێک بەلای ئێمەوە هیچی کەمترنێ لە خوێندنەوەی کتێبێک وەک ئەو مناڵە کتێبێکی خوێند بێتەوە ئەمە جگەلەوەی کە ئەیخاتە دنیای خەیاڵێکی پڕچێژ و پڕخۆشی و مناڵ ئەتوانێت کات و ساتێکی خۆش لێرە بەسەر بەرێت بە تایبەت کە ئێستا وەرزی پشووی هاوینە دەستی پێکردووە لە قوتابخانەکان ئێمە ئەو بەشە زیاتر بۆ خزمەتی مناڵانە ئەتوان مناڵ بێنە ئێرە لەگەڵ ئەو دنیا جوانی سینەما ئاوێتە ببن. بێگومانم قەیرانە داراییە لە مۆزەی ئێستا دەستان خۆش بۆ کردنەوەم هۆڵە کە لە بواری مناڵ و خزمەتکردن بواری مناڵە باسی فلیمەکانت کرد با بزانی هەڵبژاردی ئەم فلیمانە هەڵبژاردی کێ و لەکوێ دەستانەکەوێ. طبعاً فلیمەکان ئێمە کارمەندێک کاکدانەرینەوە هاوکار و یارمەتی دەرە بۆ دابینکردنی فلیمەکان و ئەو خۆی کەسێکی پسپۆر و شارەزە لە بواری سینەما و بە تایبەتر ئەتوانێت یارمەتی سینەمای مناڵان بات کە فلیمەکان ئەو تا ئێستا بۆ ئێمەی دابین کردووە و ئەشێ لە داهاتووە بەڕاستی ئێمە پێویستمان بە هاوکاری و کۆمەکی هەموو ئەو دەستگانە بێ کە بڵاوکردنەوەی فلیم ئەکەن بە تایبەت ئەو فلیمانەی کە مودەبلەجن بە زمانی کوردی لەبەر ئەوەی ئێمە بتوانین خزمەتێکی زیاتر بە مناڵانی خۆشەویستی کوردستان بگەێنین و بتوانین لێرەوە ئەو مناڵانە ئاسانتر بێ بۆ تێگەیشتن لە فلیمەکان کە بە زمانی کوردی بێت. خۆش بێ مەبەستی پرسیارەکەی من ئەمە بوو بێگومان بواری مناڵ و ئەرکی مناڵ ئەرکێکی زۆر قورسە لە شتان ساخ بێ و دەستان خۆش بە بەش ئەم باسی هاوکاریت کرد بێگومان و پرسیارەکەم لەوە بۆ تاکە کەناڵی پەروەردەی هەبێ لە هەرمی کوردستانە کەناڵی پەروەردەی ناتوانە سوود لە کەناڵی پەروەردەی وەرگێرن لەو فیلم و فیلمە تۆ بلەشکراوە بەسمانێکی کوردی پاراوی پەروەردەی کە بینیم فلیمەکان بێگومان مناڵەکان بە چێزەوە سەیریەکەن لە هەفتەیەکە 2 ڕۆژیش ئەمایت لەمە دو ئەرکێکی قورسە لەسەر شانتان ئەتوان ئەو کۆنتاکتایان ئەو پەیوەندیە پتەوە لەگەڵ تەلەڤیزیۆنی پەروەردەیە دروستکەن بۆی خۆتان زیاتر بە دەستگایەکی پەروەردی و دەستگایەکی حکومیشە. بڵێ ئێمە بەرنامەمانە بەڕاستی سەردانی گەلێک شوێن بکەین لە بەرنمەکەی ئێمە تەلەڤیزیۆنی پەروەردەیژێکێکە لەو شوێنانە و هەندێک شوێنی کەشمان دیاری کردووە کە بەرهەمی سینەماییان هەیە و یاخود بڵین ئەتوانین بڵین فلیمی مناڵان لایەن دەست ئەکەوێت کە ئێمە بتوانین سوود لە هەموو ئەو شوێنانە و کەناڵانە وەربگرین کە یارمەتی دەربن هەمومان پێکەوە بتوانین ڕەوشی پەروەردەی ڕەوشی ڕۆشنبیری و شیاری مناڵان بە ئاراستەیە کابەرین کە ئەوانەوەی دوا ڕۆژی ئەم وڵاتەن بتوانین کەسی بەسوود بن و جارێکی کە سینەما بکەینەوە بە کەلتور لە ناو کەلتوری ڕۆشنبیری و هەستی کوردایەتی ئاچکە بەداخەوە لە ڕابردووە سینەما بۆتە شوێنێک لە ناو کەلتورە ناشرین کراوە بۆ ئەوی جارێکی کە
خەڵک ئاشتکەینەوە لەگەڵ سینەماوەنەوەیەکی تازە پێ بگەێنین بەرەو ئاراستەیە کە سینەما بناسێت ئێمە لێرەوە خەریک ئەبین بە هاوکاری هەم کەناڵە بەڕێزەکە ئێوە هەم ئەو شوێنانەی تریش کە فلیمی کوردیان لە دەست ئەەکەوە بۆ مناڵ ئەشێ و گۆنجاوە بتوانین بە هەمومان ئەو مناڵانە بەرهەم بێنین کە دواڕۆژ سوودیان هەبێت و بتوانین ئەو مناڵانە ئاشنانکەین لەگەڵ دنیای جوانی سینەما کە ئەتوانم بڵێم سینەما ناسنامەیە کە بۆ کەلتوری هەر نەتەوەیەک ئێمەش بتوانین هەم سینەمای کوردی پێشخین هەم بتوانین مناڵی کورد ئاشناکەین لەگەڵ دنیای سینەما هەم بتوانین کەلتوری کوردەواری خۆمان بەرەو ئاراستەیەک بەرین کە سینەمایەکێکە لە هونەرە جوانەکان کە پێویستە هەمومان ئاشنابین بەو دنیا جوانەی هونەری سینەما. Technically, you have until you're 5 to get your vampire fangs. Oh, he'll get his fangs. He's a Dracula. He's also half Lockroom. Maybe he'd be better off where we live. There's more humans there. What? Look how well he's playing with the wolf pups. We have a present, I hope. It's acceptable. My first guillotine. Very educational. Well played, Frank. It's great. Thank you. We just have to baby-proof that. Johnny, do you know where you put the rubber guards? Huh. Baby-proofing a guillotine? So you cut your finger off. It's part of the fun. She made me baby-proof the whole hotel.